کویە باژێرێ بیرمەند و ڕۆشنگەر و ئەدیب و شاعر و هونەرمەند و شۆڕشگێڕایە. یونس مەلا ڕەئوف مەحموود لە ڕۆژە 20 شوباتێ لە ساڵە 1970 لە باژێرەی کویە چاوێن خۆ بە دنیایە ڕۆهند کات. یونس مەلا ڕەئوف ئەفەندی خادم سوجادە کوڕی مەلا مەحموود ئەفەندی مفتی کۆیەیە و ئەویش کوڕی عەلامەی گەورە عەلامە سەعدی خادم سوجادەیە. لە ساڵی 1970 یونس ڕەئوف لە گەڕەکی بەفریقەندی لە شاری کۆی لەدایک بووە. لەدایکبوونیشی هەرچەند لە بارودۆخەکی زۆر نالەبوار لەدایک بووە، بەڵام دڵدار توانی لە کۆتاییدا ئەو بۆنەیە بکاتە کەسایەتیەک کەوە هەموو کورد شانازی پێوە بکەن. دەبێت بە ئەستێرێکی گەشتی جیهانی ئەدەب و شێعر لەم شارەدا وەکو دایان شاهێتر کە لەم شارە لەدایک بووە. مەلا ڕەئوف زۆر تاڵ و سوێری و سار و گەرمی تام کردە. گەلک ماندوو بۆیە داک و بکاری ژیانە خوا و خێزانە خوا گۆزەر بکات. مەلا ڕەئوفی خادم سوجادە کەسایەتێکی ڕۆشنبیر و تێگەیشتی و خەریزی حقوقی ئەستەمبوڵ بووە، نووسەر بووە، شاعیر بووە، پیاوێکی نیشتیمان پەروەر بووە کە تەمان کاریگەری زۆری لەسەر منداڵەکانی هەبووە. فەرمانبەری حکومەت بووە، ڕەنج و تاڵی و سووری و ناخۆشی گەلک زۆری دیوە. ئەوەش ناکە لەبەر نەبوونی بەڵکو لەبەر ئەو کایە سیاسە ئەو بیئە سیاسی لەو کات و لەو زڵوفی ئەو تێکەوتووە. بڕوای وا بووکەوە هەرچەند ئینگلیس هاتۆتە کوردستان، بەڵام ڕۆژێ لە ڕۆژان عوسمانیەکان دەگەڕێتەوە، بۆیە لەگە ئینگلیسکاری نەکردووە. بەمەش وای لێ هاتووە کە باری ژیانیان تۆزێ ناخۆشی بەتایبەتی لەو سەردەما، بەتایبەتی ئەو ڕۆژانەی کە لەدایک بووە هەموو ماڵ و حاڵی برێن لە سەفەربەک هەموویان بردوون لە گەنم و ئەو شتانە و ئازوقەی کە هەیان بووە. یونس بدڵدارێ شاعر ئەتهێت نیاسین و بناو و دەنگ بە لە ماڵباتە خادم ئەل سوجادەیە. خۆی ناسناوی دڵداری داناوە لەبەر ئەوەی لەو ڕۆژنامە و ئەو گۆڤارانەی گۆڤاری گەلاوێش کە بڵاوی کردوتەوە وتار و شعر و شتیوە ئەوە لەوێن دەرێ نووسیویەتی دڵدار. دڵداریش ئەمن پێم وابی دڵداری نیشتیمان بووە، بۆیە ئەو نازناوەی هەڵبژاردوو. سەبایەت بە خادم سوجادە ئەوانە بنەماڵێکی هێزگار گەورن، بنەماڵە لە ڕەچەلەکدا خەڵکی برین زەهاون، زەهاوی ئەو دیوی ئێران. ئەوانە خادم سوجادەیان پێ دەڵێن حکایەتەکەش ئەوەیە کەەوە لە زمانی پێغەمبەری کە خەڵکیان ناردووە بۆ حەبەشە، پاشای حەبەشە نەگاشی تەشگەبەرێکی مافۆرێکی جوانی بە دیاری بۆ پێغەمبەر دوودیخوای لەسەر بێ ناردووە و دایتە عوسمان بن عەفان، پێغەمبەریش دایتە عوسمان و دوای عوسمانیش ئیتر چیری هاتووە نازانین، بەڵام ئەو بەرماڵە پیرۆزە کەوتۆتە لای ئەو بنەماڵەیە کە پێیان دەرێن خادم سوجادە. تا ئێستاش مزگەوتێکەیە کە پێی دەوترێ مزگەوتی خادم سوجادە کە مەلا ڕەئوف تێیدا بووە. ئەوەی کە من دڵدارم خوێندێتەوە و وای دەبینم کە دڵدار لە خۆشەویستی نیشتیمانیەوە ئەو نازناوی دڵداری نیشتیمان و کوردستان بێ. زەینەب گیان کچی خۆم هەز دەکەم یونسی برات گەلک زیرەک و بەتوانایە، حەزم لێیە چاود لێبی یارمەتی دەی بەشکم گەشەی پێ بدەیت چکە بەڕاستی لێوە شاوە و پێدەچ قابلیێتە چی باشیەوی ئیشاڵا شتێکی چاچی لێ دێتەوە لە دوا ڕۆژ. بەڵێ دایە ئەمنیش هەستم بەوەی کردیە، بەس ئەو خۆشی بەتوانەیە منیش هەوڵی لەگەڵ دەدەم. وابزانم دەرگایە هاتنەوە دەیێ بەخێرێن ئیشاڵا ئەوانن. دەوەرە کاکە یونجیان بەخێرێ ئەوڕۆرە باشی کاچی من بەخێرەوە بەخێریەوە دیکانی بابت پێویستیمان نەکتاب و پێم گۆ بچلیۆم بینی با چایەکە لۆ تێکە زەینەب گیان چایەکی لۆ تێکە. یونس جان چایەکەت بخۆ هەندێک کتابی نوێ بینێ دەچین لە دەرێ دەیان خوێنینەوە. باش. زەینەب خان ڕۆلە گەلک بەرچاو هەبوویە دژیان و پێگەهاندنا برایە خوا دڵدارێ شاعر وەک مامۆستایە وی هاتی قەلەمدان.
یونس گیان ئەوە کتابەکان بوو کە باسم کرد بەڕاستی کتاب زۆر زۆر گرنگە شعرێکی جوانم نووسیە بالۆت بخونمەوە شاری معریفەت هەوای خۆشی بەفری قەندیل هەستی دڵان شانە دەکا بۆنی گوڵان دێنێ و دەبا بولبولان شەیدا دەکا مەگەر بەهەشتی خوا وابێ لەو نەسیمە سەحریەدا ڕوحی هەنار ئامادە بێ شەڕام لە پەیمانە بکە بەدرت بوو یونس گیان دەست خۆش زەینەب خان شاعرەکە زۆر سەرڕاکرد منیش شعرێکم نووسیوە بۆت دەخوێنەوە ئەرێ ئەی لاو نەکەی مەیوسی ژینت بێ دەبێ عەزیمدار و دەوای دەردی برینت بێ بەڕاستی زۆر جوانە دەست خۆش زەینەب خوشی گەورەی دڵدار بووە لە کۆیە پێی دەڵێن یایە ینی خوشی گەورە زۆر ئەو دڵداری خۆشویستە و ئەو دڵێ دڵدار بە خۆشی دەڵێ ئەو مرشیدم بووە ڕابەرم بووە سەرکردەم بووە ئەو ئامۆژگاریکەرم بووە ئەو ئەمنی بەخێو کردووە زۆر دەڵێ دەسەڵاتەکەی ئەو دایکم زۆر بوو بەسەرم ئافرەتێکی وا کاریزمایەکی تایبەت چەند یادداشتنامەیەکی گەلێک زۆر کتێبەکی زۆر ینی ئەجابەکی تایبەتی بۆی هەبوو لە هەندێک لە شعرەکانی کە باسی دڵدار دەکاتن و زۆر زۆر کاریگەری لەسەر دڵدار بۆ کە برای بووە لە پێگەیاندنی لە ئاڕاستەکردنی و ڕەنگیشی داوەتەوە لە ناو شعرەکانی دیارە بە کەسێکی دەگوترێ مامۆستا و مرشید ئەو کەسە کە پەروەردەت بکە کە پەروەردە و تێگەیشتن دیارە دڵداریش هەر بۆ ئەو مەبەستەی ئەگەنا خوشتی تری هەبوو نێگوتیە مرشید و مامۆستام تەنها بە دایکی و بە خوشکەکەی گوتووە کە ئەوەش لە ڕێگای پێم وابی پەروەردە و فێرکردنە لە یادداشتەکانی خۆیدا باز لەوە دەکاتن کە مرشید و مامۆستای یەکەمی دایکی و زەینەب خان بۆ حتممە دایکیشی کەسێکی خوێندەوار و حافز قورئان بووە بەڵام ئەوەی کە لە ناو خوێندن و خوێندەواری و ئەدەب و شارەزای لە زمانەکان و لە ئەدەب هەبێ زەینەب خان بۆیە لە یادداشتەکانی خۆی بە ئیحترافی دڵدار خۆی دەڵێ مرشید و مامۆستای یەکەمم زەینەب خان بووە بابێ دڵدارێ شاعر ئەتهێت دامەزراندن وەک فەرمانبەر ئەتهێت بە گوهاستن بۆ باژێرێ ڕانیە وەک فەرمانبەرێ سەرژمێریاری السلام عليكم كوري براجع باشي تاوقي من باش قربان خود اما جماعتي احسن هاتون سجويجه وقت سجويجه امزاين بخود جناب تكاري كاسي طبعا ام خانوي خوتا كريسي بل بس كان فوري كاكم عزيز ولاي ممنون سباستكم جات تاو باوکی دڵدار تەبعاً سەرەتا لە کۆیە بووە مەلا ڕەوف کاتی کە لە حقوقی لە ئەستەمبول تەواو کردو گەڕاوەتەوە لە بەغدایە دەوامی کردووە خەریج حقوق بە دوایە گەڕاوەتەوە کۆی لە کۆی فەرمانبەر بووە دوای بە دوای ئەوەی چۆتە ڕانی بە حکمی وەزیفە و پۆستەکەی و هەروەها کێشەشی لەگەڵ ئینگلیز هەبووە ئەو بنەماڵێ هیچ بڕۆیان بە ئینگلیزی نەبوو چکە خەزوری ئەو مەلا ڕەوفجادا ئینگلیزەکان لە هەولێری هەڵیان وەزی ئەدامیان کرد بە تاوانباریان کرد بەوەی کەەوە زابطەکی ئینگلیزیان کوشتووە ئەفسەرێکی ئینگلیزیان کوشتووە لەبەرەوەی بەی شێوەیەک بڕای بە ئینگلیز نەبووە چۆڕان لە ڕانی دامەزرا لەبێت بەڵام دوایی هاتەوە قەناتی هاتەوە کوێ و لە کوێش بوو بە دامەزرا بسەدەما جەنگێ جیهانیە ئێکێ قات و قڕیەک زۆر باڵت کێشتە سەر ناوچێ دڵدار لە ژیێ نەه ساڵاندا لە باژێرێ کویە دەست بە خوێندنا سەرەتایی دکات لەبەر کاودانên سیاسی بۆیە خوێندناویژی پاش کەفت کاکە یونس بەخێرەوە کاش خۆم بە قوربان بەخێرەوە
باشی کوبووی لە مەکتەبێ ئەوڕۆ مەکتەبەکە زۆر خۆشە و مامۆستایەکان و تەڵبەکان زۆر زیرەکن هەز دەکەم لەمنیش زۆر باشن دە لە خوای بەزیار بیخوایە کوڕی خۆم سەرکەوتوبی ئیشاڵڵا بە قوربان گەورجیان کتابەکان وەرگرەوە بەرە وەرمانگرت چی کتاب وەرگرت کتابی کیمیا و فیزیا و عەرەبی و ئەی کتابی کوردی ناخوێنن وەرمانگرت بەس مامۆستا گوتی بەس زیرە خوێنی هەوڵ بدە ڕۆژانە هەر ڕۆژە کاتیەوە لە مەکتەبێ دەرسەکانی سەبر بکەیت باشە باش بە شعرەکانیشت پێشوێ نەخەی باش دڵدا تووشی نەخۆشیێک بوو سەرەتا بیدە سەرەتا وای لات کە زمانی بگری نەتوانیم کە زۆر جاران کە لە کاتی قسەکردنە قسەی ئاسایی قسەی بۆ نەدەهات بەڵام زۆر جارانیش کە گوتاری دەدەکە گەورە بوو بەبێ پسراندەیدا بەڵام ئەگەر بیخ بخوێن و بیخوێن باوە ناوبەناو زمانی دەجیدا بۆی تووشی نەخۆشیێک بوو لە بە ئەو نەخۆشیە ئیتر نەچوو بۆ مەکتەب ئەوە یەک دووش لە گوازەگوازی باوکی لە کۆیەوە بۆ هەولێر و لە هەولێرەوە بۆ ڕانی لە ڕانیەوە بۆ هەولێر ئەو گوازەگوازە 2 ساڵی لە قیزا بە 9 ساڵی چۆ قوتابخانە لە گوناحەکانمان خۆش بیخوایە خوایە ئەو شەڕ و شۆری لەسەر ئەو دنیای هەگری خوایە بە گەورەی خۆت ڕحمێ بەو عالەمەی بکەی خوایە گیان خوایە جەری سووتانمان پێشانەدە یا ڕەب العالەمین خوایە ڕحمێ بەو فەقیر و فوقەرایە بکە و میلەتە گەلک بێدە سەراتە هیچی لە توانادانیە هەرە تو لە خۆت گەورەی خوایە ئەو ئایلە زۆر دەربەدەری و ئاوارەی یان دیوە ئەویش بە حکمی ئەوەی کە مەلاڕۆف پیاوێکی سیاسی و نیشتیمان پەروەر بووە لە ئەستەمبول وە پەیوەندی ڕاستەخۆی لەگەڵ بنەماڵی بەدرخانیەکان هەبووە پەیوەندی لەگەڵ شێخ عەبدولسەلامی بارزانی هەبووە بەپێی ئەو سەرچاوانی کە لەبەردەستن تەبەن ڕەنگەوە بە حکمی کە نەیتوانیوە مەسەلەن زوو بچێتە قوتابخانە وابزانم کە چۆتە قوتابخانەش لە پۆلی دووەمیان داناوە لە بەزیرەکی دایکی بردوێتە قوتابخانە و بردوێتە لای چێ خزمێکیان هەبووە عەبدولخالیق قوتب کە ئەو کاتە مدیری مەکتەبەکە بۆ یا لەو قوتابخانەیە مامۆستا بووە دایکی دەستی گرتووە تەسلیمی دەستی عەبدولخالیق قوتبی کردیە پشتی بابێ دڵدار ئەتهێت لادان وەک فەرمانبەرێ سەرژمێریە ڕانیە ڤەدگەڕێت بۆ باژێڕێ کویە دڵدار خوێندنا خۆیە سەرەتایی لە کویە بە دووماهێک ئینە دڵدار کە دەگاتەوە کۆیە وەکو خۆشی دەڵێتن دەڵێ لە کۆیە قوتابخانەکان مەزبووتر بوون دانی توانیم لەوێ چاتر بخوێنم چاتر ئیش و کارەکان بکەم هەندەشت هەبووکەوە لە ڕانی و لە هەولێرش ماوەکە لەوێ بووە دەبایە من بیکەم بەڵام لە کۆیە تەواو هەموو کاتی خۆم تەرخان کرد بۆ ئەوەی بکەوا بخوێنم بۆ دەستم کرد بە خوێن و سەرکەوتوش بۆ لە خوێندنەکەی هەتا پۆلی شەشی تەواو کردووە لە پۆلی شەشی تەواو کردووە لەبەرەوەی لە کۆیە ناوەندی لێ نەبووە دەچێت بۆ هەولێر لای خوشکەکەی لە ماڵی زەینەب دەبی پێم وانیە مەسەلەن تەنها ئەو گرنگیە بە دڵدار درابێ لە خانەوادەکەیدا بەڵام مەلاڕەوف گرنگی بە هەموو منداڵەکانی داوە بۆیە هەموو ینی شەهادەی بەرز و پلەی بەرزیان تەواو کردووە سعدیان چۆ لە ئەستەمبول خوێنی تەواو کردووە منداڵێکی کچی وەکو زەینەب خان لە ماڵی عەبدوڵڵای خورشیدە فەندی کە دەکە خاڵی زەینەب خانێ لەوێن دەرێ خوێنی ئیبتیدایی سەرەتایی تەواو کردووە لە مەکتەبی ڕۆژدیەی زەمەنی سەردەمی نامێق پاشای دڵدار هەر ئەدژیێ لاوینیەدا وەک زاروەک نۆرماڵ نایەتە بەرچاف بەلکو وەک کەسێک بە ئاگەه و چەلەنگ و بیرتیش سرە دەریێتکە عليكم السلام ورحمة الله بخير بك أقرأوا بخير بك هكذا دلدار فرموا دانشن يا أخوة بخير بن باسير ساتان لو بين بس هاديم دانشن إيه مالو مداس وأنا والله باشن سلامت بي خوش بي أخوة يا أخوة بخير بن براسي كوت أعود كده بخير بن رابط ساتان دانشن أمنش يا أخوة بخير بن يا أخوة بخير بن يا أخوة بخير بن سرساوكم الحمد لله أما لو بانجي نقوميستيا زورم في خوش براسي كقرانا وكويا زورم في خوش بون دابا مادام وهاي زور في خوش فركشن با جوان دابا جيملي شعرم تازە نووسی و بڵاو نەکردەوە لۆتان دەخونمەوە پێم خۆشە با جێم لێستانی خۆش نیشتیمانی جوان تۆقی بلەگاهێ منی بێگومان چاوم پشکتووی شاخەکانتە فێری ژیانی باخەکانتە ئەی ئافرین بەڕاستی شعرێکی خۆش بوو دەست خۆش ئەگەڕەوە
بەڕاستی بەڕاستی ناوبانگەکی چاشی دەرکردێ لە خۆی لە کوردستانش نەک لە کۆی لە هەموو باپیری مەلا سەعەد گەورەترین کتێبخانەی هەبووە. باپیری مەلا سەعەدی خادیم سوجادە ئەوەندەی نووسەریش بووە ئەوەندەی کتێب هەبووە. مەلا عەبدولکەریم مودەڕیس دەڵێ ئەگەر کتێبەکانی دانێ لە بەقەت باڵای بۆ کتێبەکان ئەوەندەی کتێب هەبوو پەیوەندی بە هەندسە و پەیوەندی بە زانست و ئەوانەشەوە بووە یعنی هەر ئاینی نەبووە. دوایی زینەبخانی خوش یەکێک بۆ لە خوێندەوارەکان من کتابەکانی زینەبخانم بینیوە مەسەن کتێبی هەبووە لە ساڵی 1990 بە ئینگلیزی خوێندیوەتەوە ڕۆمانی دایکی کە یەکەمین ڕۆمانە لە عربی تەرجمە کرا مەکسیم گۆرگی ئەو تەرجمە کرا بۆ عربی ئەو خوێندیتیەوە. ئێستا سوورمان نییە ینی کە لە بنەماڵەیەکی خوێندەوار کوڕی مەلا ڕەئوف بێ کە دایکی خوێندەوار بێ باوکی خوێندەوار بێ باپیری خوێندەوار بێ باپیری خوێندەوار بێ بە سلسلە خاوەنی مزگەوتی خادم سوجادە بوونە تەچێ خادم سوجادە ئیوان بووە و لە کۆیەش هەروەها مامێکی مەلا ڕەئوف تەبعەن محەممەد ئەفەندی کە ئەویش لە کەرکووک با بڵێن لە کەرکووکیش یعنی بەو شێوە بووە ینی دواتر ئەوانە چ دڵدارە ئەگەر تەمەشای ژیانی بکەی و چ ئاسەفە چ سعدیە چ زەینەبخانە هەموویان یعنی لە ڕووی جیناتەوە لە ڕووی جینەتیکەوە ئەنی شخصی قیادی بووینە قائید بووینە کە لە دایک بوونە یعنی کە گەیشتنە تەمەنی هەرزەکاری شخصی قائید بوونە. دیوانە ناڵی و حاجی قادرێ کۆیی گەلک بەهێریت خوێنیت هەلبەستنوان ژبەرد کرد دەرگەهێ هەستا شعری ئەتمێشکەویدات ئافریت ئێکەم بەرهەمێ خۆی شعری دگۆوارە ڕۆناکی و گەلاوێژدا پارڤەت کرد کە باز دەکاتن دەر لە مابەینی نالی و حاجی قادر ململانێکم لە مناو مێشکدا دروست بوو. نالی باسی شعری دڵداری و شعرەکانی هەمووی جوان و نایاب و دانسقەن بەڵام حاجی قادری شعرەکانی هەرچەند سادە و ساکارن بەڵام شتمان پەروەیان تێدایە ئەو پێ دەڵێ شعرە ئاگرینەکانی حاجی قادر. ئێستاش دەستنووسی حاجی قادر ناو کتێبخانەکەیاندا هەیە دەستنووسی نالی ناو کتێبخانەکەیاندا هەیە و ئەوانە قوتابی بوونە لە مزگەوتی خادیم سوجادە لە سەردەم و زەمەنی خۆی سەردانی کۆیان کردی نالی بووە کوردی بووە حاجی قادر خۆی لەوێ بووە یعنی لە مزگەوتەکانی کۆیە تەبەن ئەوەش کاریگەری هەیە لەسەر ئەو بابەتی. دڵدار لە تەمەنێ 19 ساڵیدا ڕێکخراوە دارکەر لە باژێڕی کەرکۆک ئەدگەل چەندین قوتابیên کورد دات مەزرینە کە گەیشتە کەرکووک لەوێ کۆمەڵێک جگە لە ئی کەرکووک و هەولێر و کۆیە ئی سلێمانی پەیدا بوو کەرکووک پەیدا بوو ئەوانە هەموو کۆبوونەوە لەوێ کە ویستی بۆ خوێندون چۆوێ یەکەم هەفتە هەوڵی ئەوەیدا ئەو ڕێکخراوە دروستکە و قسە لەگەر ئەو خوێندکاران نەبکە بە تایبەتی ئەو خوێندکارانەی کەوا ماچی نەتەوایەتی و کورتپەروەریان تێدایە لەگەڕوان قسەی کرد ڕێکخراوەچیان دروست کرد بە ناوی دارکەر ئەویش داساییکردنەوە بوو بە ڕێکخراوی کاربۆناری ئیتالی کەسێکی قائید بووە کاتی کە لە هەولێر خوێندوێتی لە مەکتەبی ئەربیل ئولا لەگەڵ مستەفا عوزێری بووە لەگەڵ بورهان جاهیدی بووە هەروەها لەگەڵ ڕۆستەم جەباری بووە فەتح جەباری بووە ئەوانە برادری بوونە کە خۆی باز دەکات لە بیرەوەریەکەی ئیدی ئەوانەی وەکو گروپ کۆی کردوێتەوە مەسەلەی بیری کوردایەتی گوتیتی ئێمە بەچە شێرین بەچکە شێر بیر و بۆچوونەکانی لەگەڵ خۆی گەورە بوونە نمونەک دێنەوە دەڵێ لە کابرای عەلی مەحموود خان هەبووە لە دزەیی بووە لە هەولێرێ کاتی کە شێخ مەحموود برێن عایدی شێخ مەحموود بووە لەگە ئینگلیزەکان 2 تەقەی کردی دەری ئەو 2 تەقە توانی زۆر شت لە هەولێر بگۆڕیتن خەڵک کۆشیار کاتەوە جادەری ئەوەش لەگەڵ بیر و باوەڕی من دەگون زمانەی کەواتە دڵدار بڕوای بەهێز و بڕوای بە شۆڕژ
پشتی گەشەکردنا ڕێکخراوە دارکرد ناوە کۆنفەرانسێکێدا لە باژێرەی کەرکووک بە ئامادەبوونا 6 ئەندامان ناوێ ئەvێ ڕێکخراوێ ئەدگۆڕە بۆ هیوا. زوو گەشەی کرد خەڵکی دیکەش هاتە نایە ئەوەی کە خوێندەواریشی نەبوو هاتە نایە ئەوەی کە وازی لە خوێندنشی نبوو هاتە نایە زوو گەشەی کرد بۆ تاکە مردیش بۆ ئەندامەتی ئەوە بوو کەوا دەبی نیشتمان پەروەەربی دەبی نهێنی پارێزبی زۆر ڕێکخراوەکی نێنی بوو. ینی دڵدار لەگەڵ ئەو کۆمەڵە برادری کە بیریان کردوەوە چۆن ینی پەنا بۆ ڕێکخراوێک حزبێک ببەن دروستی کەن بۆ ئەوەی کە کوردیش لەو ڕەوتی پێشکەوتنە دوانەکەوێ ئەو زڵمەی لێ کراوە بتوانن تعویزی بکەنەوە. دیڤدا لەسەر پێشنیازە دڵدارێ شاعر ڕەفیق حلمی هات دەستنیشانکردن وەکە سەرۆک ji بۆ دروستکردنا حزبە هیوا. برادران چۆنن باشن هەموو باشن لە خوای بە زیادی سپاس بەس بەجارێکت وەربزر بوو لێمان بە قوربان کاکار هەنارە شیرنەوە چتان لێ هات بە قوربان خەریکی کار ڕێکخراوەی بووم لە کەرکووکەوە دەچوومە بەغدا تازە لای کاک ڕەفیق چاوی کاک ڕەفیق حیلمی ماز دەکەین چاوی ماز دەکەین پێڕاگەاندم کە بەو ماوە کۆبوونەوەیەکی گەورە و فراوان ئەنجام دەدەین زۆر بۆیە پێویستە بە ئەندامەکان ڕابگەێنین کە ئێمە ئەو کاتی کە کۆبوونەوەکە ئەنجام دەدەین پێشتر پێتان ڕادەگەێنین بۆ هەموو لایەک بەش مانشێتی بڵاوکراوەی حیزبیە بۆ بەڕێستم هیناوە بی دابشکە بەسەر برادران و وە کۆبوونەوە بکە و گرنگی کاری حیزبی پێیان ڕابگەێنی هەموو ئەندامەکان کۆبنەوە و لە کاتی خۆی ئێمە کۆ دەبینەوە بەرنامەی کاری حیزبی بڵاو دەکەینەوە و ئینشاڵڵا ئەوەش گرنگی پێ بدەن لە ناو شار. زۆر باشە دەستان خۆشببی کاکە بڵاوکراوەکانی تریش جێگای خۆیان گرت بەڕاستی ڕنگدانەوەیکی زۆر جوانیشی گرنگێکی تەواوی پێ بدەن لەگە برادران هیچ غەمن نەبیتن هیچ غەمن نەبیتن. کاتی کە چوونە ئیجازەی حزب وەربگرن لە حزبی هیوا گوتیانەتە دڵداری تەمەنت بچووکە شمولی ئەوەی ناکەی کە توبی بە سەرۆکی حزب ئەویش بیری لەوە کردەوە لەگەڵ ڕەفیقێکی خۆشەویستی هەبووە کە شێخ حوسێنی خانەقا و شێخ محەممەدی خانەقا و ئەوانە کە برادری دڵداری بوونە ئیدی بیری لەوەی کردەوە کە شخصێکی ملائیم و واجیهەکی دیاربی کە بیهێن بیکەنە سەرۆکی حزب ئەو کاتە ئەوە بووە مامۆستا ڕەفیق حلمیان هەڵبژاردە بۆ ئەوی بێ سەرۆکایەتی حزب بگریتە دەست. لە ڕێوە ڕستمەگرا لە شەقلاوە بوو بە ئەندام دوای کە بوو ئەندام لە کۆیش لە ناو ڕێزانی کۆیە سوێندی خوارد و خەنجەری کوردیاندانا و قورئانیاندانا و ئاڵای کوردستانیانەکەەوە ببێتە سەرۆک و سەرۆکێک کەوا بتوانیتن خزمەتی کورتکە و بڕوای بە شۆڕش و بڕوای بە ڕزگاری کوردنی کوردستان بیتن. لە باژێرەی کەرکووک و هەولێر خوێندناخوا ددومینە و دیڤدا بەرەف بەغداد چیت لە کۆلیژا یاسا هێت وەرگرتن و باوەڕنامە کۆلیژا ناوبری بەدەست فەتئینە دیڤدا ئەدبیتە پارێزەر. لە کۆی دەبێتە محامی مەکتەب محامەت دادەنێتەوە بەڵام زیاتر یارمەتی ئەو کەسانە خەڵکی فەقیر و هەژار دەدا ینی دەتوانێت بڵێن پارێزەری هەژاران بۆ بەڕاستی لەوێن دەرێت لە پاڵ کۆلیژی یاساش وازی لە چالاکی کوردایەتی نهینایە بەردەوام بووە یعنی بەڵگەشت لە بۆ ئەوەی بە نازناوی کوتک جارێکیان 600 دینار جارێکیان 200 دینار ئەو زمانەی کە سەرەتای چلەکان 41 بۆ 2 بۆ 3 کۆ دەکاتەوە ئەو پارەی لە ڕێگای مستەفا خۆشناوی کەویش ئەندامی حزبی هیوا بووە ئەو پارەی لە بۆ بارزان دەنێری یارمەتی شۆڕشی بارزان بدەن. دڵداد ئەوە شاعر دیوانێکی هەیە جگە لەوەش بیرەوەریەکانی نووسیوەتەوە کۆمەڵێ وتاری ئەدەبی و فەلسەفیشی هەیە کە بەڕاستی جێگای سەرنجە. دڵدارێ شاعر نیشتیمان پەروەر و دلسوزێ پرسێن مرۆڤایەتی بیە دناوا هەڵبەستێن ویدا بڕۆنی وەکە کەسێک نیشتیمان پەروەر و مرۆڤ دۆست ئەتهێت دیتن دیارترین و کاریگەرترین بەرهەمێویە شعری هۆنراوەیە بناو و دەنگا نەتەوەیی ئەی ڕەقیب. پێم وایە تاکە شت ئێستا ئەنی ئەو ساش و ئێستاش کە میلەتی کردوتە یەک بەش یەک پارچە مارشی ئەی ڕەقیبە. لە باژێڕی هەولێر بنە دیاری ژیاناوی بدوماهیکت هێت خاترەخوا لە دنیایت خاسە لە گۆڕستانە کەکۆن بە خاک ئەتهێت سپاردن.
کە برادێکی خۆی پێکەوە دەسن نام بخۆن کە دێنە دەرەوە دڵدار هەز دەکات و زەمەعی دەیتوانێت و برادری پێی دەڵێتن دەڵێ وڵی مەعیدەم توانێم دەسمەوە ماڵەوە ئەوش بەجێ دێری ئەمن پێم وایە دڵدار یعنی تیرۆر کرایە و هەروەها بۆ مەسن لە تەمەنی 30 ساڵیدا و لە هەمان کاتیشدا کە برایەکە بۆ ناوی ئاسەف بووە مردنی هەردووچیان کە ئاسەفیش تەمەنی 40 ساڵ بووە مردنی هەردووچیان لە 20 ڕۆژیدا بووە کە دوو کەسایەتی چالاکی سیاسی کورد بووینە.